ئەو بەردەنامۆیی خاوەنەکەی کردە سەرمایەدار، دەرکەوت لە ئاڵتون بە بەهاترە، ئەو بەردێکی نامۆی دۆزیەوە و دوای تێڕامانێکی زۆر لای خۆی هێشتیەوە، بڕوای وابوو ناوەکەی ئاڵتونی تێدایەوە، قازانجی لێ دەکات. بەڵام دوای ساڵانێک بۆی دەرکەوت کە ئەمە ئاڵتون نییە، بەڵکو گرانبەهاترین بەردە لە جیهاندا. کۆڵنەدان و بڕوابوون بەو بیرۆکەی لە مێشکتدایە، کلیلی سەرکەوتنە بۆ هەموو قۆناغەکانی ژیانت. کەسە کۆڵنەجەرەکان لە ژیاندا دەگەن بەو شتانەی کە دەیانەوێت کە ڕەنگە ئەو شتە ببێتە ڕێگایەکی چاوەڕوان نەکراو بۆ گەیشتن بە پارەیەکی خەیاڵی، وەک چیرۆکەکەی ئەمڕۆمان. دەیڤد هۆڵ پیاوێکی ئوستورالیە لە ساڵی 2015دا بەڕێکەوت، چاوی بە بەردێکی ڕەنگسووری شێوەنامۆ دەکەوێت لە باخچەیەکی گشتی نزیک شاری مەڵبۆرن لە ئوستورالیە. هۆڵ بە سەواوی بڕوای وابوو کە لە ناو ئەم پارچە بەردەدا ئاڵتون هەیە، چونکە ئەو ناوچەیە لە سەدەکانی 19دا کانی ئاڵتونی لە دۆزراوەتەوە، بۆیە خەونی ئەوەی دەکرد کە بەهۆی ئەم بەردەوە دەوڵەمەند ببێت. لەو کاتەدا بڕیاریدا بەردەکە بباتەوە ماڵەوە، دواتر هەوڵیدا بیشکێنێت، بەڵام هەوڵەکانی بێسوود بوون، هەر بۆیە بڕیاریدا بەردەگران بەهاکە لای خۆی بهێڵێتەوە و دەستبەرداری نەبێت. دوای چەند ساڵێک لە کۆڵنەدان و بڕوابوون بە خەونەکەی بیری لەوە کردەوە بەردەکە بباتە مۆزەخانەی ماڵبۆرن تا دڵنیا ببێتەوە لە جۆرەکەی کە چووە ئەوێ. لە دوای ئەو هەموو ساڵە تووشی شۆکێکی گەورە بوو کاتێک پێیان ڕاگەیان ئەو بەردەی بە درێژایی ئەو ماوەیە پارێزگاری لێ کردووە هیچ ئاڵتونێکی لە ناودا نییە، بەڵکو نەیزەکێکی زۆر دەگمەنە کە تەمەنی با 4.6 میلیارد ساڵ مەزەندە دەکرێت. بە پێی پێشبینیەکانیش پێکاتی بەردەکە بریتی بووە لە ڕێژەیەکی زۆر لە مادەی ئاسن و دڵۆپەی بلووری و چەندین کانزای جیاواز. دواتر زاناکان بۆ ئەوەی ورتر لە بەردەکە بڕوانن بە یارمەتی مشارێکی ئەڵماس توانیان بیکەن بە دوو پارچەوە، چونکە ئەو نەیزەکانی کە دەگەنە سەرزەوی بەهادار و گرنگن. زانایان بەخۆی پێکاتەکانیانەوە دەتوانن بگەن بە نیهێنەکانی گەردوون و دیاریکردنی تەمەنی دروستبوونی ژیان و درککردن بەوەی کە چی لە دەرەوەی هەسارەکەمان و گەلە ئەستێرەکەمان دەگوزارێت.